هەر سەبارەت بە ڕەوشی کەرکووک و خۆپێشاندانەکانی کەرکووک گفتوگۆ لەگەڵ بەڕێز خالید پێشەوە چاودێری سیاسی دەکەین بەڕێزان میوانە لای ئێمە لە سودوی ناوەندی کوردستان 24 کا خالید بەخێر بێیت. خۆش بیا خۆ سپاس دەکەم بەڕێزم کاک. بۆچی کەرکووک ئەوەی بەسەرهات کە دوێنێ ئێمە بینیمان ئەم خۆپێشاندانە و گرژیانەی تێکەوتەوە؟ ڕاستی یعنی سەرەتا داواکارم لە خوای گەورە لە هەموو شەهیدان و قوربانیەکانی ڕێگای کوردستان و کەرکووکێش کۆمەندەکان خۆش بێ، نەفرەت لە خائینان و ناپاکان و داگیرکەران بێ کە ئەوانەی هۆکارن بۆ بابەتی کەرکووک ئەوەی کە ڕووی داوە یعنی بڵێ ڕووداوەکە هەڵقوڵاوی ئەم هەفتەیە نییە. ئێمە زانین لە دوای ناپاکەکەی 16 ئۆکتۆبەرەوە کاتێ کورد لە لوتکەی هێز و توانای خۆی بوو کورد بۆ یەکەم جا دەنگی بۆ توانی دەنگی بگەینێتە جیهان و لە ئەنجومەنی ئاسایش لە نێوان هەموو وڵاتان کە وڵاتێکی سەربەخۆی بێ حاڵی حاڵ 200 دەوڵەت بێ، بەڵام کەون ناپاکەی 16 ئۆکتۆبەر ڕۆیدا مەبەستەکە ئالەوێت چی بوو؟ یعنی بڵێنم خۆپیشانداتر ڕۆژ بە دوای ڕۆژ چەسانەوە ستەمکردن و دەربەدەرکردن و ڕاودونان و هەوڵدانی تیرۆرکردن و کەرامەتشکانی تاچی کوردی لە کوردستانە و لە کەرکووکە با بڵێن بە تایبەتی ئەوە وای لێ کردووە بڵێن لە نەفسیەت و سایکۆلۆژیای تاچی کوردستانی و بەر دۆخەکە گەیشتێتە ڕادەی تەقینەوە. کورد لەوێت توانی دان بە خۆیان دامبگرێت، بەڵام هەتا ئاس گەیشتەوێت استفزازکردن و گاڵتەجارکردن بە تاچی کورد زۆر داوا کرا لە شۆڤێنیەکان، یعنی ئەو خۆپیشاندانە زۆر جا هەنێ لایەنی سیاسی ئەوێت چاواشەکاری بکە بڵێ هۆکاری پەیوەندی بارەگایکی حزبی بۆ نەخێر، بابەتەکە پەیوەندی بە کەرامەتی ئینسانەوەیە. بەو بوونەوە هەیە کە خوا منی بە کوردی خەڵق کردو بەرامبەرێک موهەن هێزی ناخۆیی و هەرێمی هەیە منی پێ قبول نییە، ئەوێ دایمەن ئەو دەسەڵاتدار بێت من ئەو سەرکردە من بنکردە بم، ئەو فەرمانڕەوا بێ من وەک کۆیلەیەک تەمەشا بکرێم و داماڵێم لە هەموو کەرامەتێکی خۆم لە هەموو وجودێکی خۆم. فبۆی کەم خۆپیشاندانەکانی دێنە ئەگەر بدینە زۆرینەی خەڵکی کەرکووک منداڵ گەورە پیر ژن لە هەموو لایەن و هێزەکانە کۆ ببنەوە جگە لە لایەنێک نەبێت کە قیادە و لایەنە خەڵکی بە جێرە شێوێن ئەشوبان کەلیمەی جێرە شێوێن حەزەکەم کوردی کەرکووک زۆر فۆکس کاتە سەرە وشەیە دەستەواژەیەکی بەعسیە، یعنی ئەگەر کەلیمەکە بکەیتە عەرەبی یعنی مخەربین، ئەو کاتی خۆی سەدام بەعس بە کورد بەکارهێنا هەر کوردی داوای مافی خۆی کردا، ئێستا زۆر سەیرە لایەنێکی سیاسی بڕاتە مفرداتی ئەدەبی و ئەعلامیەوە ئەوها بە ئێمەی کەرکووکی ببلێت و بۆ خەڵکە قڕبەسەرە بڵێ. باشە لایەنگرانی حەش چەند ڕۆژێک بۆ ڕێگایان گرتبوو، بۆچی هەم هێزە ئەمنیەکانی عێراق هەم کۆمەڵک لایەنی دیکە سەبارەت بەمانە قسەیەکیان نەدەکرد، یعنی کە ڕێگا گیراوە ئیتر ڕێ لە هاموشە و هاتوچۆی خەڵک دەگرێت لە کاتێکدا کە لەو شارەدا خەڵکان هەڵدەستنەوە دش بەم ڕێگریکردە بەم ڕێگاگرتنە بۆچی ئەمان بەجێرە شێوە ناو ببرێن؟ ڕاستە ئەوانی ئەو خۆپیشاندانیان کردووە خۆ بەشێکی زۆریان سەر بە هێزە ئەمنیەکان سەر بە حەشت بوو، نەنیشان لە دەرەوە شار هاتبوو، خۆ خەڵکی کەرکووکش خۆیان شادیان بۆ ئەو شتەدا لە زۆر کەناڵەکانش باسی ئەوە کرا، ئەوان پاڵپشتی سوپای داگیرکەران و حەشدی شەعبیان لەگەڵ بوو، ئەوان پاڵپشتیانە کرد بۆ زۆر بەشیان چەکدار بوو، مەبەستەکە لێدانە لە کوردە، مەبەستش یاین بزات بۆ ئەم مانگە هەڵبژاردراوە، یعنی حەزەکەم کەرکووک لە دوای ئەوەی کە لە ڕووی خیانەتێک ناپاچیەکی سەربازی و فرۆشرا ئەیانەوە ئێستا کورد بە تەواوەتی من ئەمجا لە ڕووی ناپاچیەکی سیاسی و یاسایی کەن داگیرکاریەکە، یعنی لە ڕووی ئاسکەری کە کوردیان داماڵی لە چەک و کوردیان دەرکرد بەداخشەوە هەنێکی ئەو بلێنەوەی کە ناپاکی کردو هەتای سەبۆتە چاوساغی داگیرکەران، ئەمجا لە ڕووی سیاسیەوە چی بکەن ئەوەی قەومیەوەی نەتەوەییە ڕێگری بکرێ لە پارتی ڕێگری لە قەومیەکانی کورد بکرێ ڕێگری لە حزبەکان دەبێت ئەم هەوڵە سەرکەوتووە بێت بە سەرکەوتبوون شکستبوونی پەیوەندی بەوەی ئیرادەی سیاسی لە کوردستان و بێگڕێزیەک لایەنەکان ئەبێ ئەو هێز و لایەنەیەکەوە هەتا ئێستاش لەگەڵ داگیرکردن بگەنە ئەو قەناعەتی کە ئێستا داگیرکە جیاوازی ناکات لە نێوان پارتی یەکێتی گۆڕانەوەی نوێ لە نێوان هیچ کەسێکە ئێستا لەخوا بەزیادە بەشێک گەوانی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بڵێ بەم چەند مانگەوان نەزانی ئەم هێزانی هادووە زۆر فریاد ڕستن و کەرکووکیان بۆ کاتە بەهەشت و ئتر موچەی نەوتیان هەموو شتێکیان بۆ هەڵا ڕێژێت کەچی دەرچوو هەموو پێچوانەی تەوەقعاتەکان بیستە زۆر بەیان زۆر دەرچوو کە پێچوانی تەوەقعاتەکان بوو دوجار هەر هێزێک هەر لایەنێک بیانەوێت ئەم یەکگرتن و یەکگرتووی و یەکگوتاریە هەبێت کەواتە پرسیارەکە ئەوەیە چی بکرێت باشە بۆ ئەوەی جارێکی دیکە ناسنامەی کورتبوونی کەرکووک بپارێزرێتەوە کورتش کۆمەند بێتەوە لەوێ چی بکرێت؟ من ئەمێ یعنی لێرەوە بڵێن پەیام ئاڕاستی هەموو لایەنە سیاسەکانە بە تایبەتی بە برانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە وەک کوردی کەرکووک ئێستا بە چاوی خۆتە بینیت هەموو لایەنەکان دەستی بۆ درێژ کردو داوات لێکا لێ ئێمە برایەکین خوێنمان لە یەکە تکایە بەسێتی دژایەتیکردنی یعنی هەڵوێستی کوردستانی بوون لە کەرکووک بڕوات بێت یعنی ئەو هێز و دەسەڵاتی کە تۆ بەدەستی ئەهێنی لەگە کووردا لەگە داگیرکەر بەدەستی نانێت تەمەشای ئێستا بڕۆ دووسکەوە حەشدی کوردی دروستەکەن متمانەشیان بە یەکێتی نەما پێش 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی سیاسی لای چێ بوو لای یەکێتی نیشتیمانی کوردستانە بوو پارێزگار کورد نەبوو چەند شکۆ هایبەتێکمان هەبوو بەڵام کە یەکێتی هەستا
دژاتی پارێزگاری کرد و ئەو یەک ڕێزەی تێکداوە هەتاکم ئێستاش یان بڕۆ لە دێنەکەەوە هەتا ئەم ساتی کە قسە لەگەڵ دووەکەم 12 بەیاننامەی دەرکردووە هەر بەیاننامەیەک دژی ئەوەی ترە هەمووی پێچوانی واقع ناڕاستە نامەنتەقیە نائەقلانیە زۆر استفزازیە لێرەوە بێ هەموو هێزەلایەنە سیاسیەکان پێویستە ینی ئەگەر بتوێت هەر هەڵەیەک ڕوویداوە ئەوی ناپاکی 16 ئۆکتۆبەر کرد کاکە هەڵەیەکت کردووە وەرە داوای لێبردن لە کورتکە داوای لێبردنش ناکەیت بەس بۆستە لەوێەوە ناکرێت و هەر بەردەوام بی لەسەر ئەو ڕێچکەی خۆت و هەر باڵێکت لە ئاوازێ بخێنی بێتەوە لیستێکی کوردستانی دروستکەن حتا گە لیستی کوردستانی دروست ناکەیت نازان بۆ ینی ئەبێ فۆبیایەکە هەبێت لە حزبێکی تر بێ ئەگەر مبادرەیەک بکرێت ینی بانگهێشتێک بکرێت کە لیستێکی یەکگرتو دروست بکرێت پێکەوە لایەنە کوردیەکان هەمویان یەک بگرن یەک دەنگ و یەک هەڵوێست بن هیچ لایەنێک لە مەسڵ دەکاتەوە ڕاستەکەی سەخۆی پرسیارەکەت بە دوو ئاراستەڕە ئاراستی یەکەم یەکێتی چی ئەوێ لە کەرکووکەکە یا بە بانێ شتێ بڵین تۆ ساڵەکەشێتی ئەم پرسیارە بۆ پارتیشتەوە بۆ پارتی ئەوێ بەشدار بێ و کەرامەت و شکۆی کورد بگەڕێتەوە هەموو حەزبەکانە شتێن بەڵام یەکێتی مەسا حتا هەڵبژاردنەکەی تۆکە ئەڕۆیتە هەڵبژاردنەوە بۆی دەسەڵاتێکت دەستکەوێت یان پۆستێکت بدەست ئێ پۆستی سیاسی زۆربەی لای تو نەبوو پێش 16 ئۆکتۆبەر محافظ خۆت بووی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تۆ بووی زۆربەی دەسەڵاتی سیاسی ئەمنی لای خۆت بوو ئێستا ینی کە دادرا دەستۆ تۆ چویت ڕادستی دوژمن و ناحەزت کرد یان هەر زۆر سەی لە هیچ شوێنێکی دنیا نەمەوە ئێستاش خەڵک متمانەی بەیەکێتی نەماوە هۆکارەکەی کاکە دەنگ بەیەکێتی بدەنیشێتی و دەنگە چی لێکات پۆستەکەی بۆ چییە ئەگە بۆ خزمەتی شارەکەی فەرموو لێرە شۆ لێ مجارێت کە برایان یەکێتی پشتان لەگە کووردا بێ باشترە پشت لێ پشت لە کورد مەکەن ڕوومەکەنە داگیرکە داگیرکە قەت وەفای نییە ئەوە دێنەکە بوو کە خۆتان بەیاننامەتان دەرەکرد و سوکایەتیتان بە و خۆپشاندەرانەکە دەرچوو کۆمەڵێکی زۆرش سەر یەشێتی بوو بەڵام کوردایەتی چوە سەروی هەموو شتێکەوە دێنە هەر هەمومان باسی کوردایەتیمانە کرد نیشتیمانی بوون با لە سەروی حزبی بوونەوە بێت بەڵێ بەڕێز خالید پێشەوە چاودێری سیاسی زۆر سپاس ماندوو نەبیت خۆش بێ خەبرەکەم